بەردەوام بازنەی هاوکاریەکانی دەستگای بەخشین لە ناوچە کارە سەربارەکانی لافاوەکەی ئەم دواییە فراوانتر دەبێت و تیمەکانی بەخشین هاوکاریەکانیان گەیاندە ناحی پیرەمەگرون. ئێمە وەکو نووسینگەی بەخشینی پیرەمەگرون ئەمڕۆکە هەستاین بە دابەشکردنی ئەزراق بەتانی و فەرش و کومبار و زۆپا زۆر پێداویستی جلوبەرێک بۆ ئەو ماڵانەی کەوا لافاو گرتنێتوانێ و ئێمە وەکو ناحی پیرەمەگرون بەڕاستی ڕاستە چەم ماڵ و تەکی و ئەوانە زەرمەند بوون. ئێمەش وەکو پیرەمەگرون زیاد لە 100 ماڵ زەرمەند بۆ ئاوی تێچووە. ماڵ هەیە خانی خۆشی نییە لێرە کرێ چییە زۆر محتاجە زۆر زەرورە هیچ بژێویکشی نییە ئاو چۆتە ماڵێوانێ زەرمەند بووە. بەماشمانزانی کە بێن بۆ پیرەمەگرون کە زۆرێک لەو ماڵانە و لە مامۆستانی بەڕێز و نووسینگەی پیرەمەگرونی دەستگای خێرخوازی بەخشین داوای لێکردن کە ئێمە بین هاوکاریی ئەو خەڵکەش بکەین کە ئەو خەڵکە کەس ناتوە بەهانەیانەوە وەزعیان زۆر خراپەلیان قەوماوە بەڕاستی زۆربیان کە سەیری وەزەمان کرد وەزیان زۆر خراپە بۆیە ئەو بڕیارەماندا کە ئەمڕۆ زیاتر لە 5 بار چەند پیکابێکشمان خواردن هێناوە و پێداویستی هێناوە ئیشاڵە دابەشتێکم بەسەوە ماڵانە. جگە لە کەلوپەلی پێویست دەستگای بەخشین بە هاوکاری مادیش لێ قەوماوانی لافاوەکەی پیرەمەگرونی بەسەر کردەوە و بڕیاریشە تا ئاسایی بوونەوەی دۆخی ژیانیان لە کۆکردنەوەی هاوکاری و گەیاندنی پێیان بەردەوام بێت. بەڕاستی کارێکی باشتان کرد لە ئێستادا لەبەرەوەی بەڕاستی خەڵکی پیرەمەگرون ناوی لە ناو ناواندا نەبوو بە حەقەت هیچ کەمتر نەبوو لە چەمچەماڵ و لە شوێنەکانی دیکە بەڵام سپاس بەخوای پەروەردگار بەخشین هەڵمەتێکی کرد و ئێمەش دەستباریان دەبین بە ئیزنی خوای پەروەردگار کەمێک لە خەم و پەژاریان کەم دەکەینەوە. دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان خزمەتێکی بەرچاوی و بەچین و توێژەکانی کۆمەلگە کردووە و تا ئێستا نزیکەی ملیارێک دیناری بۆ خەڵکی لێ قەوماوی لافاوەکەی ئەم دواییە کۆ کردوتەوە و لە سەرەتای دروستبوونیشەوە زیاتر لە 50 ملیارد دینار هاوکاری بە هاوڵاتیانی هەرێم بەخشیوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام پیرەمەگرون.